ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم داڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. کۆنفرانسی ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە شاری کەرکووک بە شێوازێکی زۆر جیاواز و زۆر سەرکەوتوو و پڕ گفتوگۆ بەڕێوەچوو. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا کۆنفرانسی ئامادەکاری بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە دووەمین دیدارە لە زۆربەی شارۆچەکانی یاریێمی کوردستان بە کەرکووکیشەوە کە ئەمڕۆ بەڕێوەچوو ڕێخستووە. هەندێک ناوچە ماوە و دواتر دێتە سەر دیدارە گشتیەکە کە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت. بەگشتی لە کۆنفرانسەکانی ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەکێتی چی بەڕێوە دەچێت؟ ئەوەی کە بەشداران و ئەندامانی باڵای دیدار لەوێ گفتوگۆی لەسەرەکەن چییە و ئەو ڕێگا و نەخشە ڕێگایانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت هەم لە حکومڕانی لە دام و دەستگا دەوڵەتیەکان پەیڕێوی بکات لە داهاتوو چییە و هەم لە حیزب دەیەوێت چۆن ئاراستەی خەبات و بڕیاردان و چاکسازی و گۆڕانکاریەکان لە حیزب گەنگەشە و هەروەها بێنێتە ئاراوە و خوێنی نوێ و گەنجان لەم بابەتەدا چ ڕۆڵێکیان هەیە و سەرکردەکانی ڕابردوو ئەوانی کە مێژوویان تۆمار کرد بۆ ئەم حیزبە و بۆ خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان ڕۆڵیان چیە بێت لە دیداردا. ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمە کاکفامی بورهان لێ پرساوی سکرتاریەت و ئەندامی لێژنەی باڵای دیدار کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە بەخێربی کاکفامی. سپاس دەکەم کاگاوڕێ. ماندوو دەکەین هەموو جارە زانی خزمەتە جەنابە ماندووی بە ئامادەکاریەکانی کۆنفرانسەکانی دیدار و سەرڕای کارەکەی خۆشت کە بەڕاستی کە لە حکوومەتای ئەمەش زۆر سەرقاڵی ئەرکە با لە کەرکووکەوە دەست پێ بکەین. کەرکووک بە حەقت دوێنش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤڵ لەوێ بوو دوێنێشەوە. گرنگی و ئەهمیەتی کەرکووک ڕاستە لە ڕابردوو بۆ یەکێتی زۆر دیار بوو و یەکێتی محوەری سیاسەتکردن و چەقی سیاست و بڕیاردانی زۆرجار لە کەرکووکەوە بوو بە ناوچەیشی گرنگ و استراتیژی بۆ خۆی زانیوە. دوێنە شەو لێوێ بوو و ئەم بەیانیە کۆنفرانسی ئامادەکاری دووەمین دیداری یەکێتی لە کەرکووک بووە. کەرکووک بەلای یەکێتیەوە لە مەغزە و معناکانی چیە گەێنێ بووی بەڕاستی؟ سڵاو بۆ جەنابەت کاکاورێ، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کورسات. خۆی گەورە نزا و ڕۆژ و تاعەت و پارانەوەی موسڵمانان قبول بکات و لە شوێکی پیرۆزا دانیشتوین. خۆزگان دامی لیژنەی باڵای دیدارە بوویت، زۆر بە وردی هاتوویتە ناو وردەکاریەکەیەوە لەگەڵتانە زۆر بەباشی تەفاعولت کردو لەگەڵ دیدار و لەگەڵ نەهج و ئەمە زۆر زۆر گرینگە و پێم وایە بەرنامەی دۆمیشمانە پێکەوە لەسەر دیداری بەرنامە یەکەم زۆر بە تێروتە سەری ڕاستە. لە ڕاستیە کاک هاوڕێ مەسلەی کەرکووک و مەسلەی خانەقین و تاکو ئەچێتە شنگال ئەگەر تو تەماشا بکەیت لە ئەدەبیاتی یەکێتیە ڕوبەرێکی گەورەی داگیر کردووە و ئەم میراتە لە سەرۆک مام جەلالەوە بمان بەجێماوە و سەرۆک مام جەلال بەناغەی ئەم کوردایەتیەی بۆ مەسلەی کەرکووک داڕشتووە. من بیرمە لە بیدایەتی نەوەتەکانە کە ئەو کاتە مناڵیش بووین حکوومەتی عێراقی لە ڕێگەی هەندێک سیناریۆی ناشرین و بچووکەوە ئەویست دەستکاری قەڵای کەرکووک بکات. کوردستان داخراو بوو، ئەوە بە دنیای دەرەوە ناگەشتین. ئەو کاتە سەرۆک مام جەلال لە تەوێ گرتوەکان و هەموو ئەو جیهەتانەی هێنایە سەرخەت کە گرنگیان بە شوێنەوار ئەدا بۆی شوێنەوار نەشێوێنرێت ئەیانی هێنایە سەرخەت. ئێمە باسی کاتێکەکەین مۆبایل نەبوو، واتساب نەبوو، هۆکارەکانی پەیوەندیکردن ئێجگار بەرتەسک بوو، زۆر قورس بوو. ئەو کاتە ئەم خەباتی ئەکرد. یعنی ئەم مەسلەی کەرکووکە بۆ ئێمە مەسلەیەکی زۆر زۆر گرنگە و حەقیقەت من ئەمەش بۆ تاریخ خەڵم. ئەمە ڕاستی یەکێتی ئەتوانم بڵێم پێشەنگە، بەڵام بەڕاستی لای کورد لای هێزە سیاسیەکانی کوردستان بەبێ جیاوازی لەسەر مەسلەی کەرکووک جۆرێک لە بۆچوونی هاوبەش و جۆرێک لێک تێگەیشتنمان هەیە بۆ ئەم بۆ کورد زۆر چارە نووسازە. بەڵام چ هێزێک ئەتوانێت ئەسپی پێشەنگێتی تاو بدات ئەوە شرفێکی گەورەتر لە مێژوو بۆ خۆی مسۆگەرەکات. ئەنی ئەگەر تو تێبینیت کردبێ لە کوردستانە ململانەی بینی یەکێتی و پارتی ملمانەیەکی قورسە کە کاتێک دێتە سەر مەسلەی کەرکووک خیتابی هەردووکیانە گۆڕێ. ڕاستە ئێساکەش ئێمە ملاحەزەمان هەیە، بەڵام لە ڕاستیە
یعنی زۆر جا خیتابەکە زۆر لێک نزیکە بێت ئەمە جێی ئومێدە ینی بە ئاراستەی نیشتیمانی بەڵێ بۆ لەبەروەی تو تێبینی کە کاک هەڵڕێ یعنی هەموو شۆڕشەکان تەنانەت لە سەردەمی شێخ مەحموودی نەمرا لیژنەیەکی شەشکەسی بەریتانیەکان کە ئینتیدابی کەرکووکەکەن لیژنەیەکی شەشکەسی لە کەرکووک دروست دەکەن کە لە 12 کەس 6یان کووردە 3یان تروکمانە یەک عەرەب و یەک جوولەکە و یەک مەسیحی شەمینێتەوە کاتێک قسە لەسەر مەسەلەی کوردستان مەسەلەی عێراق کرێت ئەو شەشەی کە نوێنەراتی کورد دەکەن لە حکوومەتی ئینتیدابی ئەو کاتی بەریتانیا لیانە پرسن چارەنووسی کەرکووک چی لێ دێت ئەڵێ کەرکووک ئەبەستینەوە بە حکوومەتەکەی شێخ مەحموودەوە ئەو کات بڕیاری یعنی ئەمە لە دەلایلی خۆیانە هەیە ئێمە ئەوە منەوەرمان نەبوو ئەو کاتە تا ورد و درشتی ئەو شتانە ڕاستێت قسەی خۆیانە لە شۆڕشەکەی شێخ مەحموودەوە وردە هەتاکو شۆڕشی ئەیلیل و مەلا مستەفای ڕەحمەتی ئەم مەسەلەی کەرکووکە بۆ ئێمە بەیانی 11 ئازار و ئەمانە بۆ ئێمە گرنگ بوو لە دوای ئەوە سەرۆک مام جەلال یەکێکە لەو کاراکتەرانی کە لەسەر مەسەلەی کەرکووک و خانەقین لە ڕاستیە پێشنگایەتی ئەم خەباتە ئەکات دڵنیایەوە بۆیە من هەمیشە وتومە کاتێک ئەمانەوە قسە لەسەر تاریخکەین نابێ ڕۆڵی هیچ کاراکتەرێکی مێژووی لە بەرچاوی خۆمان نابێ فرامۆشی بکرێت ئەمە تاریخە ئەمە شخصێتی معنەوی نەتەوەکەی ئێمەیە دەبێت شتێک ئێمە پێکەوە ببەستێتەوە وەکو نەتەوە ڕاستە وەکو ئێمە و پارتی جیاوازین بۆ دەوڵەتداری جیاوازین بۆ ژیانی ئیدارە جیاوازین بۆ میدیا جیاوازین بەڵام حقیقت بۆ مەسلەی کەرکووک جیاوازی کوردستان بە بێگومان بۆیە دەبێت هەمیشە ئێمە کار لەسەر ئەو شتانە بکەین کە ئەبێتە نقطەی قووەت ئەوەی جەنابیشت باست کرد ئەم مەسلەی کەرکووکە ئەم عمقە تاریخیەی هەیە بۆ ئێمە بۆ یەکێتی و میراتەکەش لە سەرۆک مام جەلالەوە بمان ماوەتەوە ئەنی بڕواب کە کاکاوڕێ بەشی زۆری پێشمەرگەکانی دەوری سەرۆک مام جەلال لە خەباتی شاخە هی دەوری هێرۆخانیش لە خەبات شاخ کەرکووکی بوونە فەرماندەکان کەرکووکی بوونە ئەمە هەڵبەتەمانە ئەوە نییە ئێمە پێشمەرگە ئازاکانی سلەیمانی و هەولێر و بادینان و ڕاپەڕین و سۆران و گەرمیان لە بەرچاو نادیدە بگرین بەڵام ئیتر ئەو هابووە کەرکووشەکان خۆیان ینی گڕوتینێکی کوردایەتی زۆر سەیرە ناخیانەیە بەڕاستی ئەمەش ینی پاڵنەر بۆ بۆی کە احتیمادیان خرێتە سەر لە شۆڕەشە جیاوازەکانی کوردستان و کوردایەتی و بە تایبەتی شێکێتی نیشتیمانی کوردستان کە یادیماتی سەرەکی لەسەرەوە بوو خۆی بە بێگومان وایە ئەمە دیوێکی تریشی لە مەسلەی کەرکووکە هاوڵاتیەکی سلەیمانی کە لە جادی مەولەوی دوکانی هەیە هاوڵاتیە کە لە هەولێر لە تەیراوە دوکانی هەیە کاسبە لە بادینان بە هەمان شێوە کە دێتە سەر مەسلەی کەرکووک یەک زمانە یەک خیتابە یەک ئەقلێتە کە ئەڵێن دەبێت کەرکووک لەنە ئەم عانەتە ڕزگار بکرێت خۆشبەختانە ئێستا کەرکووک لە قۆناغێکی ترایە و ئەم باخەی کەرکووک لای یەکێتی ئێستاکەش ئاسەکی ڕەنگەداتەوە دوێنێ کاک بافڵ لە کەرکووک بووە ڕاست بەبێ بەرنامە ئەچێتە ناو بازاڕەوە یعنی کەم سەرکردە هەیە بەم جۆرە لە خۆی ببوورێت و بڕاتە ناو خەڵکەوەزیێکی سێری لێکرا لە ڕەحیما و لە ناوچە ئەمە ئاڵان نەکراوە خۆمە بە خەڵک نەوتراوە کاک بافڵ دێت شتێکی وان نەبوو لە ئاجندایە خۆی ڕۆشتووە و ئەوە تۆ ئەوەت بینی کە بینیت ڕاستە عشوایی چۆتە ناو بازاڕ ئەمە پەیوەندی بەو میراتەوە هەیە من ئەمڕۆ لە سیمینارەکەم لە کەرکووک گوتم 50 ساڵی تریش خەباتکەین تەجاوزی ئەو سیاست و ڕوئیا و دنیابینیە ناکەین کە سەرۆک مام جەلال دایڕشتووە هەروتێکی بەناوبانگی سەرۆک مام جەلالی ژێ ینی هەمیشە دایمە وایە دەیوت کلێلی چارەسەری کێشەکانی کوردستان کەرکووکە و فقط کەرکووک ینی کەواتە ئەمە بە حەقەت کەرکووک کلێلی چارەسەرە بۆ کێشەکان بە تەئکید وایە کاک ینی هاوڕێ مەسلەی کەرکووک بۆتە مەسلەیەکی حیاتی بۆ ئێمە وە خۆشبەختانە ئەم ڕۆژ دیداری یەکێتی دیدارێکی نمونەیی بوو لە کەرکووک جیاوازتر بوو لە شار مناقەشەی ئەجگار زۆری تیا و بڕوا بکە من یەشێک لەو شتانی کە زۆر دڵم پێی خۆش بوو دوو جار چوومە لیژنەی گەنجانەوە باش جاری یەکەم چوم خاتونێک مناقەشەیە کرد جاری دووەم چوم هەر خاتونێک مناقەشەیە کرد باشە زۆر بە توندیش مناقەشەیە کرد مناقەشەکەی لەسەر ڕۆڵی گەنج بوو لە کەرکووک و باسی ئەو گەنجانەیانە کرد کە لەو کاتیا چۆن دەوریان لە ئاپۆران لە دەوری کاک بافڵین کرد بوو چۆن بێمروەت نەبین بەرامبەر بەو گەنجانە زەبت معقولە چۆنیشیان لەسەر بکەی ئێمە بەڕاستی چۆن ئەم تاقەیە تەوزیف بکەین بۆ خەباتێکی درێژخایەن ڕاست ئێستا کەرکووک لە ڕووی خەدەمیەوە گەشەی کردووە بەتاشی محافزیەکی دیایە کووردە ڕاستە محافزەکە کووردە بەڵام محافزی کەرکووکیەکانە هەموو یەکێتی لە پشتێتی خزمەتی شارەکە ئەکات ببێ جیاوازی ئەمە دیوێکێتی کە خەباتی مەدەنی و خەباتی خەدەمیە
بەڵام خەباتی سیاسی بۆ شارەکە زۆری ماوە بۆیە دەبێت جۆری خەباتە پێ دوایە بەس بە یەک حیزب و بە یەک لایەنی سیاسی کوردستانی یەکریا خود نەخێر وتت کە مۆزوع دێتە سەر کەرکووک هەموو یەک ڕوئیا و یەک دەنگ و یەک قسەیان هەیە ئەشبێ هەروە بێ بۆ سیاستکردنیش. کاک هاوڕێ ئەگەر تەنها بە یەکێکی بکرایە کاک بافڵ لە ماوەکانی ڕابردودا نێ و دەبێت ئێمە لیستێکی هاوبەشی کوردی دروستکەین. ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم مەسلەیە تەنها بە یەکێتی یان بە پارتی یان بە برایانی ئیسلامی یان بە برایانی ئۆپۆزیسیۆن حل ناکرێت. لەناو پەرلەمانە لە هەر جێگایەک هەموو فراکسیۆنەکانمان پێکەوە خەباتیان کرد بێت دەستکەوتیان هەبووە. ئەم شەو قسە لەسەر مەسەلەی هەڵەبجە ئاکرێت. چەندین مەلەفیان هێناوەتە پاڵەوە بۆ ئەوەی ئەگەر دەنگ بە محافظەی هەڵەبجە بدەن دەبێ مەلەفەکانی تریش ئێمە دەنگیان بۆ بتین. لە مەسەلەی هەڵەبجە کە چەند مەسلێکی مقدسە سمبولی غەدر و سمبولی ئەو هەموو تاوانی حکوومەتی عێراقی بەرامبەری کردوێتی. بۆیە زۆر گرنگە ئێمە بیرمان نەچێت جیاوازیەکانمان نابێ بمان هاڕێت. جیاوازیەکانمان نابێت وا لەم نەتەوەیە بکات هەموو شتێکی یەک ناشرینکەین. زۆر خەتەرە. نەوەکانی داهاتوو لەسەر ئەو ڕوحێتە پەروەردە بکەین. دەبێ ئێمە لە کاتی انتخاباتە جیاواز بین. زۆر کەس من جۆم لێ بێت ئەڵێن ئەو لە خیتابەکانە لە کاتی انتخاباتە زۆر جیاواز بوو خێر ئێسەیەکە بینن باش ئێمە بەردەوام لە شەڕابین. ئێستا کەش جەنابی دۆناڵد ترامپ لەناو کۆشکی سپیەوە تەسریحی جیاواز لەسەر باید نەدا کە باید نێت کەس باسی ناکات. ئێستاش دۆناڵد ترامپ جەنابیان هەر قسەی هەیە. حاڵەتێکی نۆرماڵە ئەمە. نابێ پێما سیر بێ یەکێکی پارتی پێکەوە دانیشێت یەکێکی نەوەی نوێ پێکەوە دانیشێنەوەی نێو ئیسلامیەکان پێکەوە دانیشنێ خۆ ئەم دوو لایەنی سەرەکین دوو نفوسی سەرەکی ناوچەی جیاوازی کوردستانن ئێخۆ ئەمان حکومڕانن ئێگە دانەنیشن ئێخۆ بینیمانیانی دانەنیشتنیان چ دۆخێکی خەڵک گیانە چ دۆخێ لە هەرێمی کوردستان بەڕاستی هەندێک لە ناوچەکان بە چ کارەسات و بە چ داماویە کاتەیە پەڕین ئێدانیشتنی ئەم دوو لایەنە ئارامیە بۆ کوردستان خۆشگوزەرانیە بۆ خەڵکەکەی بەڕاستی وایە نەکاکفەمی بەتەکید وایە و حاڵەتێکی تریشەیە کاک هاوڕێژیان دەبێت دابنیشین پێکەوە من بە دیاریکراوی ناڵم یەکێتی پارتی منەڵێم کۆی هێزەکان دەبێت تای هەڵبژاردن بەرمامدات دەبێت بچینەوە سەر ڕێچکە ئاسایەکەی خەباتکردنی پێکەوەی یەکتر قوبوڵکردن واز لە تەشیرکردن بێنین یعنی ناکرێت ئێمە ئامانجە باڵاکانمان هێشتان بەدی نەهاتوون من بە بەردەوامی قسێکم کرد ئێستش دووبارەیەکەمەوە هەڵەبجە سلەیمانی هەولێر بادینان لە ڕێکوتنی 11 ئازار لە مفاوزاتی ساڵی 84 درا بە کورد کێشەی نەبوو کاکە قەت عەرب نەهاتوو داوای ئەم منتیقەیە بکات ڕاستە کە هاتوویشەتە سەر ئەم منتیقە مەسەلە کەرکووک بووە بۆ لەبەری پێشمەرگە حکوومەتی عێراقی ئازار داوە لە کەرکووک کە ئازاری داوە ئەمیش هاتۆ ڕوبەری ململانێکی لەگەڵ ئێمە فراوانتر کردووە و ئێمە ڕێک نەکەوتوو لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ لەبەری حکوومەتی عێراقی کە هاتووتە سەر مەسەلەی کەرکووک ڕێکوتنامەی 11 ئازاری تێکداوە مفاوزاتی ساڵی 84 تێکداوە کە سەرۆک مامجلال ڕابەراتی کردووە بۆیە پۆینتەکە لەسەر مەسەلەی کەرکووک بووە ئێستا کە ئێمە لە دۆخێکی جیاوازترین قۆناغەکە گۆڕاوە خەباتەکە ئالیەتی گۆڕاوە یەکێتیەکی بەهێزتر هەیە یەکێتیەکی یەک بڕیارتر هەیە خیتابەکەمان خیتابێکی وازحە و بەڕاستیش یەکێتیەکان لە کەرکووک بەڕاستی چالاکە یەشێتیەکان لە ئێستا لە کەرکووک ڕازین لەو سیاسەتی کە هەیە لەو حکومڕانی کە هەیە لەو پارێزگارە کوردی کەەوە تا ڕۆژ بە ڕۆژ خزمەتەکە و ناوچە جیاوازەکان بە کورد و تورکمان و عەرەب و ئاوەدانەکاتەوە و خزمەت گوزاری پێگەێنێ ڕازین لەم بابەتە خۆی لە ڕاستیە ڕازیبوون و ڕازی نەبوون شتێکی نسبیە بەڵام بە نسبەیەکی بەرز بڵێ یعنی من پێم وایە ئێستاکە ڕەزامەندیەکی گشتگیر هەیە لەسەر هەوڵەکانی ئیداری نوێی شارەکە مەجلیسی محافەزەکەی و محافظ خۆی یعنی بە شێوەیەکی گشتی تەماشای شەقام بکەیت ڕەزامەندیەکی باش هەیە و ئیداری شارەکە جۆرێک لە دڵنێوایی زیاتر لە ئیسقراری زیاتری بۆ خەڵک دروست کردووە جیاوازەکان زۆر گەورن من نامەوێت یعنی زۆر ینی بچینە ناو مەحت و سەناوە من پێم وایە کەرکووک لە قۆناغی کتی خەدەمی خۆبی ڕاستیەکان بڵێ وایە ناکاکفەمی خۆ واقعی کەرکووک گۆڕاوە واقعی کەرکووک گۆڕاوە و ئەمەوێت لێرە ڕاستیەکی تر بخەمەڕوو کاک هاوڕێ کێشەیەک هەیە لە کەرکووک پێوترێت کێشەی زەویوزار کێشەی زەویوزار کێشەی محافزی کەرکووک نییە بۆ کێشەی محافزی کەرکووک نییە هەتاکو ئێستا کە ئەو ناوچانە مەلەفی ئەمنی بەدەستی عسکەرەوەیە بەدەستی جێیشەوەیە لە دەستی لیژنەی ئەمنی کەرکووکان نییە سوپا حکوم ئەکات دەبێ ئێمە هەوڵ دەین بە فعل و ڕەتفعلنا
بە ئارامی فراکسیۆنەکانمان جێگری سەرۆکی پەرلەمانمان وەزیرە بەڕێزەکانمان هەمویان لە بەغداد وردە وردە ئەم مەلەفە لە دەستی عسکر دەرکەن کە شتێکی ناقانونیە تەسلیمی پۆلیسی مەحەلی بکەنەوە و ئێستا لەناو ئەنجومەنی محافظەی کەرکووکە لیژنەی ئەمنی مەجلیس مەشروعێکیە 500 پۆلیس دابمەزرێنێت بۆ ئەوەی مەلەفی ئەمنی ئەو ناوچانە وەربگرن و ئەو کێشەیە کۆتایی پێبێت باش کەواتە ئەمڕۆ ینی ئەو بابەتانی کە لە کۆنفرانسی ئامادەکاری دووەمین دیداری یەکێتی لە کەرکووک بەڕێوە